خاتم حمامەکان فیسن زۆر قەنەفەکان هەموو تۆزیان لەسەرە ژوورەکان باشە ئادەکە بستڕەوە نیوڕانش بە خۆم دێم و ناتۆ دین هەرچێت پێویست تەلەفۆنە بکە باشە دەستەکان خوا حافیز. دڵتەنگی آخرەوە ماوەی لە تو دوور بووم ئەمە هەر کاتێک لە تو دوور بووم هەست بە تەنیایی دەکەم غەم و ئازارێکی زۆرم دەبی بەڵام ئێستا کە لەگەڵ توم هەست دەکەم پاشامە کەواتە ڕاستە دەڵێن دڵاگای لە دڵە باشە ڕۆیە چ بوو گوتت مۆزوعەکەیە گرنگە دەمەوێتی باسکەم مۆزوعێک نییە دوو مۆزوعە یەکانەوەی کە نەسیم خۆت دەزانی ئێمە ئایلەیەکی دیارین وایە من ئایلەکەم ڕازی نین تۆ بە بێدایک و باوکت بێ یعنی چۆن بێدایک و باوکم بم ئاین تۆ بێدایک و باوکی خۆ من دایکم هەیە ئەی باوک دیسان باوکم ئەرە من چەند جار بە تۆ بڵێم کاکە بە قورعان نازانم بابم چی لێ هاتیە والله نازانم کێ دەزانی مردیە زندیە هەرچیە بەس بیبینمەوە نازانم لە چەند دەریشە بەخۆی بچم لە دوی بگەڕم بیهینم ئەی من چ بکەم ئائیلەی من ڕازی نین تۆ بەبێ باوکت بێ ڕۆیە خۆ من داکەم هەیە دوای بە خۆ دە من دەناسی ئەمت خۆش دەوێت یعنی پێویست بەوەی ناکە ئەگەر نێتت بیدە تاین داک و بابت قەناعەت پێبینی بەس من دایکم قەناعەتی نایە دەڵێ ئیلا دەبێت لەگەڵ باوکت شتێکی تریش هەیە ئەوی ترچیە نامەوێت دڵتوندت بکەم بەس تام پرسیارێکی بکەم فەرموو نەسیم داکت چ ئیش دەکەم دەتوانین وەڵام بدەیەوە باشە ڕۆیە عیلاقی بە تودا چیە داکەم هەری شت بکە چۆن عیلاقەی نییە تۆ خۆت دەزانی ئێمە عائیلەیەکی دیارین من ناتوانم قبول بکەم خەسووم خزمەتکاری ماڵان بێ هەر کچێکی تر کە لە عائیلەی من بوو بێ ناتوانێت ئەو شتێک قبول بکەم تکایە ئەوەی تێبگەم من ئەو قسەیم نەکرد کە تۆ تێکچی ئەمن جارێ دەڕۆم
خوات لەگەڵ. بۆ چۆ؟ نەسیم! نەسیم! جانەکەم حەیرانت بووم کچە قوربانت بووم خەم نەبینا دێمە داوادە و هەفتەیە هەموو شتمان بڕاندیتەوە جانە سیڤان خواحافیز فەرمان بۆ قسەم لەگەڵ ناکەی؟ چت پێ بڵێم سوزانم دوو قسەی خۆش بکە لەگەڵم بۆ ئاساردی هەڵپەڕم شاید بۆ بکەم باش قسەت لەگەڵ چیە کرد؟ چ پەیوەندی بە تودایە ئەسڵەن چۆن پەیوەندی بە منۆ نییە؟ من هاوبەشی ژیانی تۆ نیم نابێ بزانم؟ یعنی دەبی تا داخولی هەموو ژیانی من بکەی بەڵێ ئیشم هەبوو ئیشت هەبووە؟ ئیشم هەبوو باش سیرکە من قبول ناکەم ئەوە لەبەر چایە من دانیشی قسە لەگەڵ ئافرەتی کەیاکەی تێگەی؟ ئافرەتی چ؟ جانەکەم تکایە دەبەستەیتر با ماڵمان لێ تێک نەچێت تو هەر چێکت پێ خۆش بێواکەن بەس ئەو مۆزوعە لەبیر خۆت بەرەوە با ماڵمان لێ تێک نەچێت ژنی دەنیم و تاو هیچ پەیوەندی بە تودا نییە چۆن پەیوەندی بەم نانیە؟ یعنی من لەبەر چاوی خۆم هەموو شتێ ببین و قسە نەکەم؟ ئەرە دەبەستە ژنی دەنیم و تاو هیچ پەیوەندی بە تودا نییە دوایە شەرع ڕێی پێدایە و چاری بینی پارەم هەیە و تاو شەرع ها؟ بەس بۆ ئەوەی کە ئەو ژنە بێنیت ئەڵێ شەرع ڕێی پێیاوە ئەی نوێژەکانت ڕەمەزان زۆر بە ڕۆژ بوویت ها؟ سیڤان زۆری لەسەر مەڵێ دوایە چی نەشکت پێڵ دەدەم دوایە تلو هاتیەوە خاڵی لۆ توینەوە من لەبەر خاتری تۆ هاتمەوە لەبەرەوەی ویستم ماڵمان لێ تێک نەچێت نا لەبەرەوەی نهاتیەوە داکت کارەکەرە لە ماڵان ماڵی خایان دەکاتەوە توی پێ بەخێو ناکرێ لێ خاڵ دەتویناوە ئێرە جارێکیکە نەکەی باسی دایکی بکەی ها تۆ دەڕێزی خۆ بگرە وەرە دەتەوێت چی نەشکت پێڵدەم بەخوای بەزیاد و کوڕم ئەو شۆکە زوو هاتیەوە داژان وڵاتم خۆش دێ ئەو شۆکەش لەبەر تو وازواتمەوە وەڵای کوڕمە گەرم خۆشویست بەیانە دێژ ئەمە بمەکارەکەری ماران دەچوو ئیشەکت دەدیتەوە کاسبێکت دەکرد ئیشەکت دەکرد کوڕم ئاگات لە مارێ دەبوو ئاگات لە من دەبوو لۆ منەتم کردە کارەکەر ئەدی چێنی کردە کارەکە عارفی مێردت دیسان هەر ناوی بابەتیناوە وازی لێ ناینی ئەوە بابی من نییە نا ناوی منە بابی من نییە کوڕم ئەتو لەوە هادەرێ لەوا دەکەی خوا دەزانێت سەبابت لە چێە مایە مردیە گوناحت دەگاتێ ئێستاش چاوت لە دویتی هەر ئەرێ وەڵا ئێستاش چاوم لە دویتی کوڕم بابتان پیاوی باش بوو پیاوی خراپ نەبوو تاعات و نێژی خۆی دەکرد ئاگای لە مارێ بوو کار و کاسبی دەکرد بەس تەماحی دنیایە وەی لێ کردە و هادەر بەدەریش ئەو وڵاتەی بیت و کەس نازانی ئێستا لە چێە یا مایە یا مردیە تەماحی دنیایە خارە عەلیدا لۆ خارە عەلی خارە عەلی نەبوو بابم لێی دەپاڕاوە ئەو هەموو دوکانەی هەیە لە جێیەکی داینەنا لە کنەخۆی پۆزێکی لەسەر لێت دادەی بۆم پارەم هەیەوە تو نەداری هەتاوەی لە بابم کرد تەماح کردی گوت دەسما و پاشتەش خڕدەکەمەوە ئەو دەرگەیە دەبڕ بزانێت چیە بڕۆ دەرگەی بکەوە وەرە ژۆرە کچم وەرە ژۆرە دیسان بەزمەکەیە یاخۆ بەخێر بێ دیسان چ بووە چ خێرمایە چتە کچم دانشە یاخۆ بەخێر بێ چێ دیسان کچم لۆ دەگریەی عەلی چیەوە دیسان چ بووە ئەوە لە دوونێ ئەو کوڕە تەلەفۆنم لۆ دەکات دەری وەرە بیبەوە دیسان بە شەڕ هاتینا ئەوە نابتە پیاو نا ئەو جارە دەبی بەنەوە عەشکە مامەلەی لەگەر بکەم لا حەولە وەلا خەتای تۆ بوودایە بە زۆر منتان ناردەوە لە پێش چاوی سووک بووم ببنیەوە تۆ خۆت بە پێ خۆ داتویتەوە لە پێش بە قسە لەگەر کچانەکان کچم گوتمان بەشکەم ئەو جارش بابی دەینەوە فرسەتە چی بدەینێ بەشکەم پیاو بیتن بەس بزانم شێوی ناردیتەوە کوڕم ئەمن نردمەوە ئەم گوتمە
خارد علی بیبەوە ئێ خارە لۆ دەی بێوە خلو سوک ڕسوامان دەکەی کوڕم ئەمن ناردنەوە گوتم ماری لێ تێک نەچی بەڵکی ئەو کوڕژ دەبتە پیاوە فۆرە ئەوە نابتە پیاوە من دەیناسم ڕاو بە تەلەفۆنت لە بۆ بکەم کوڕم دەلێ گەڕەواز بێبینە لا حول ولا قوة إلا بالله بسكم يا ربي خوا جواب ناداتەوە ئێ قسە لەگەڵ ناکات دەزانم ژن چیە کچم ئەوەی بەتەمای بێنێت تاوا خوش ئەم ئێستا دەڕۆم ئەنگۆش بە هیچ نەوەک نایە لەو کچە بستەوە باشە تا نایەنم ئەم بەخۆمش فەرمان دەبینم دەکەمە پیاوراوە باش ئێستا منیشم گەلک زۆرە دەمەوێ بڕۆم باشە بە قوربان بڕۆ يلا، خوا هەمزار حافظ. ئەزیەتت دێرەی نایە حەزیەت نییە خوا حافظ خوا حافظ بەخێرچ خوا حافظ کچم ئەتوو لە مارێ بە ئەتوش نەستیم لەگەڵ خۆت بم بەهەتا ئەو مارێ با بچم ماری کارمان دەستی ئەو ئیشانیان لۆ بکەم دە باشە باش ئێستا دام باوە برادەرم بێ نزیکە ئاگان لە خۆبی باشە بڕۆ با بڕۆ. دەخۆت ئەوە حاضر نەش خڕکەوە نانەتش حازرکە لە بۆ ئێوارێکە بینەوە ئاخ باوکە ئاخ ئەگەر بەجێم نوێشتنێ ئەماوە ماڵی هات